والله كوتم. ليالي كدنا؟ لا والله. اي. بيستم برسيلة لك وكوتم. برسيلة ليكيتوا. والله. اي باش تويش برسيلة شيء؟ الله يحزم يا. شيء مدا فوق التوبة دا سولية زاني؟ بلى. اشتكم بو بجانا. بو بجنم. فرمو. شنو فير بوي؟ والله من عليمه شش صاليم تزكم كردوا يعني ها فير بملا شش صاليوا. ايش تمنى شنو؟ اسمن تمنى من صالة. مو صالة. تقول شنو؟ شوار. زيرة شو درسك أنت؟ بعدين. شو درسك حزديت؟ والله همين مقدر يك خوش دويت. شي يكم أبي دوام أبي. والله نازن. بولي شنو؟ شوار. يعني ليك بولان؟ وانيك خوشة بلاتو شو حزدي؟ بقيشتي هم وانا كان حزلي. إذا ليك نية بلاي بزور بحزم واني أنا؟ بيركاري وعربي. أتوقع قوربي ببي باتشي. هرشي ببي رازين بالله محزم زيادة دكتورة. ببي دكتورة؟ بالله. بو دكتورة؟ لبرای نەخۆشەکان چاکەمەوە ئەو کەسانی کە نەخۆشن نەخۆشیان هەیە. تۆ حەزەکەی بی بە چی؟ وەڵام من حەزەکەم ببم بە دکتۆرە. هەمووی ئەتانەتانێ بن بە دکتۆر؟ وەڵام نازانم ئەو کەسانەی تر حەزەکەن ببن بە چی بەس هی خۆمەزانم. ئاوا بەس خۆش لێ چۆنی تۆ؟ باش. تۆ لە پۆلی چەنی؟ چوار. هەمووتان یەک پۆلن؟ لە گۆرانیەکەیە چۆن بووی کە گۆرانیەکەتان بوو تۆ لە شوورەوە؟ باش بووم وەڵام. حەزێکی گۆرانی بڵێیت تیتر؟ بەڵێ. لە چ دەرسێکا زۆر زیرەشی؟ بیرکاری. بیرکاری؟ بەڵێ. ئەی حەزت لە دەرسی بیرکاریە تۆ؟ ئەتوێ بی بە چی کە گەورە بووی؟ دکتۆر. تۆش دکتۆر؟ ئەی تۆ حەزەکەی بی بە چی؟ من حەزەکەم کە گەورە ببم بە پەرستار. پەرستار؟ بەڵێ. واتە هەر لە وەکو ئەوان دکتۆری تۆش پەرستاری؟ بەڵێ. لە چوانەیەکا زۆر زیرەشی؟ ئینگلیزی. ئینگلیزیەکە باشە؟ بەڵێ. قسەم بۆ قیێسە؟ قسە بۆ ناگەی بی؟ کە گەورە بووی حەزەی بی بە چی؟ دکتۆر. دکتۆر؟ بەڵێ. ئەم پۆلی ئێوە وەبزەم هەمووی ئەیە بێ بە دکتۆر؟ ئەرۆڵە. یعنی حەزە لێشێکی تر نی ئێوە؟ من حەزیشم لە پەرستارە. پەرستار. باشە؟ لەگەڵ پارێزەری. پارێزەریش؟ بەڵێ. سە کامیان خۆیەک لای کەرەوە؟ زیاتر حەزم لە پارێزەریە. پارێزەریەکە وازە دکتۆریەکەیەنە؟ بەڵێ. باشە. بەدەستە بە چی وەی لێتوە؟ والله كوتم. لێیاریکردنا؟ لا والله. ئەی. بيستم برسيلة لك وكوتم. بەرسیلە لێکەیتەوە؟ والله. ئەی باش تویش بە بەرسیلە چییە؟ الله يحزم يا. حەزت لێ بوو. ئەی دەستێت چۆنە دکتۆرەڵێ چی؟ دكتورتي لقيتي كده باشا. کە گەورە بووی ئەتوێ بی بە چی؟ دكتور. بۆ چ شتێ ئەتوێ بی بە دکتۆر؟ مرو خلقه كان شاكم. لەو کاتوی کە دەستێش کە حەزەی بی بە دکتۆر؟ لا والله هلا من عليم. باشە ئەوەی شوێنی کە بەرسیلەکە و لێکردەوە زۆر بەرز بوو؟ لسر كرسي بو. در برز. ئەی هاوار. ئینشەڵا باشەوی.